هەر تاکێک لە مودەی تەمەنیا ئەو پاشماوە ڕقانەی کە فڕێ ئاهاتە ژینگەوە 600 ئەوەنەی وەزنی خۆیەتی. ماگانە نزیکەی 36,000 تان ئێمە خۆڵ و خاشاکمانەیە. مەفروزە کارگەکان خۆیان کە مستەفیدن لەو بەرهەمە خۆشیان هەستن بە پاکردنەوەی ئاوەکەیان. نەبوونی کارگەی ڕیسایکلین یعنی وەکارێکە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی، وەکارێکە بۆ مەرگی مرۆڤەکان و مەرگی ئاژەڵەکان و مەرگی باڵندەکان. مرۆڤ لە سەرەتای بوونیەوە لە سەرزەوی بەکارهێنەری بەرهەمەکانی سروشت و کاڵا و واڵا دەستکردەکانی خۆیەتی. هەرچیەک لە خۆی زیادەیە و لی دەمێنێتەوە دەبێتە پاشماوە و فڕی دەدات. بە تێپەڕبوونی کاتشتومەکە فڕێدراوەکان کەڵەکە دەبن و پانتایەکی بەرفراوان لە سەرزەوی داتەپۆشن کە دەبێتە هۆی پیسبوونی ژینگەی زەوی. ئەمەش پرۆسەیەکی بەردەوامە. قەباری ئەو پاژماوانی فڕێ دەدرێنە ناو سروشتەوە و بۆ سەدان ساڵ دەمێننەوە بەڕادەیەکی ترسناک زیادی کردووە تاکە ڕێگایەک کە لەو مەترسیە ڕزگارمان بکات دووبارە بەکارهێنانەوەی پاشماوەکانە. ئەو پاژماوەیە کە فڕێ ئەیرێت کاتێک کە فڕێرێ لە بەرەوەی مادی ڕقن زۆریان شیبوونەوەیان ئاسان نییە، بە سەدان ساڵ ئەمێننەوە. ئێمە کو شاری سلێمانی ڕۆژانە 1200 تن تقریبا خۆڵ و خاشاکمانەیە. ئەو زبلخانەکانی قژال دێ ڕۆژانە 2000 تن زیاترە. ڕۆژانە تقریبان ئەو بەرمای کە تێنە ڕەوانەکردن بۆ کارگا کۆشل سنتەری پارێزگادۆ کە دەبنە 420 تن تا 450 تنە. ڕۆژان لایەن تاگەکانەوە شتومەکێکی زۆر بەکار ئەبرێت و ئەم شتومەکانش دەبێتە پاشماوە. بۆ یەکەم شت دەبێت لەم خاڵەوە دەست پێ بکەین کە خەڵکی پاشماوەکانی خۆی بەکارهێنانەکانی کەم کاتەوە بۆی پاشماوەی کەمتر فڕێ بدرێتە ناو سروشتەوە. وڵاتانی جیهان و بە تایبەت وڵاتانی خاوەن پیشەسازی گەورە لە ڕێی پرۆژەی کارگە گەورەکانیان ڕۆژانە گاز و دووکەڵ و پاشماوەی تەنەکانیان دەخەنە ژینگەوە و پیسی دەکەن. هەرچەندە هەرێمی کوردستان وڵاتێکی خاوەن پیشەسازی مەزن و کارگەی زۆر گەورە نییە، بەڵام لەبەر نەبوونی سیستەمی ڕیسایکلین ئێرەش بۆتە بەشێکی بچووک لەو پیسبوونەی زەوی. بە بەراورد بە ڕووبەری خاکەکەی تێکدانی هاوسەنگی ژینگە ڕوو لە ئاستێکی خراپە و کاریگەرێن نەرێنیەکانی لێرە و لەوێ دەرکەوتون. هەر تاکێک لە مودەی تەمەنیا ئەو پاشماوە ڕقانەی کە فڕێ ئاهاتە ژینگەوە 600 ئەوەنەی وەزنی خۆیەتی. بەس خاشاک ئەکاتە ناو ژینگەوە. کەواتە ڕیسایکل لێرە زۆر دەوری هەیە و زۆر مهمە. لە ناوەندی هەر سێ شارە گەورەکەی هەرێمی کوردستان، هەولێر، سلێمانی، دهۆک، ڕۆژانە نزیکەی 3650 تۆن قۆڵ و خاشاک فڕێ دەدرێت بەبێ لە بەرچاوگرتنی شوێنی فڕێدان و کاریگەری بۆ سەرخاکەکەی و خەرجکردنی پارێکی زۆر بۆ بەژێرخاکردنی ئەو پاشماوانە. لە هەمان کاتدا نەبوونی پلان بۆ پاشەڕۆژ کە دەبێت سەدان هێندەی ئەو پارەیە خرج بکرێت بۆ پاکردنەوەی ژینگەی ناوچەکە. ڕۆژانە 2000 تن لانفیل دەکرێت دادەپۆشێ بەگەڵ مەساحەتی زۆر دەگرێت لە خۆی. بەس خۆشبەختانە لێرە کەندمانەیە، قوڵاییان زۆرە کەندەکان. قۆڵ و خاشاکی زۆرمانەیە کە ڕۆژانە دفنێکی یاکەزایی بۆ کرێ کە چەند ساڵارم ڕێگایە پەیڕەوکراوە لەبەرەوە هیچ بەدیلەی کەمان نەبووە. لاندفیل لە هەر وڵاتێک بە جوورەی زۆرۆفی خۆیان دروست دەکەن. لە شوێنێک لاندفیل هەیە، لە شوێنێک مەحرەق هەیە دەسۆژن بە جوورەی ئەو شارەوانیە، یعنی ئەنجومەنی ئەو شارەوانیە، ظروفی جغرافی ئەو شارەوانیە. مەسەلەن ئەڵمانیا یعنی تقریبا لاندفیل ئەوەی دەشتە نزیکی سفر بووە
يعني لا كمتر بوينتس تكا بە پێ گرێ بەسە ئێمە ئیسا حالیان لە ساسا دف نەگرێ یعنی هیچ شتێکی کەمان نییە. خاشاکی فڕێدرا و لە هەرسێ شارەکەی هەرێمی کوردستان ڕۆژانە بەشێکی زۆری دەکرێت بەژێر خاکەوە. بە زاراوە زانستیەکەی پێی دەوترێت لاندفێڵ. ئەم کردارە چارەسەرێکە بۆ شاردنەوەی ئەم پاژماوانە و تێکەڵ نەبوونی بە هەوای ناوچەکە، بەڵام ڕێگەیەکی کۆنە ئێستا لە زۆر وڵات پەیڕەو ناکرێت. دایبێکی مناڵ 500 ساڵ ئەمێنێتەوە لە ژینگەیە، باشە ئەمانە کە شینە بنەوە لەکوێ کۆ بنەوە، هەر لەسەر خاکەکەی و لەناو ئاوەکەیە، سەرچاوە ئاویەکانیش پیزە بێ بەو شێوەیە و هەروەها هەموو ئەو پێکهاتانەی لە خاکەکەشا هەیە تقریبا نەتوانین بڕێ سیفەتەکانی خۆی ون ئەکەن. ئێستا ئەوەی کە هەیە لە باشووری کوردستان ئەو خاشاکە بەشی زۆری دەکرێتە ژێر خاکەوە و پێش ئەوەی کە ئەم بە ژێر خاکردنە ڕوو بدات بەشێک لەو مادە قورسانی کە لەناو ئەو خاشاکە هەن ئاگرەگرن چکە کارلێک ئەکەن لە ڕێگەی تیشکی خۆرەوە ئەمە ئاگرەگرێت ئەمە ڕەگەزی هەوا پیسەکات. اینجا ئەمە دووبارە ئەبێتەوە لە بەرەوەی کە ئەم پێویستە ڕۆژانە مرۆڤ پێویستی بەم ماوەدانە هەیە، فڕێ ئەهات و هیتر ئەهێنێت لە باتی البهنێ و حەشەراتە ساخلەمیە. کاریگەری مەترسیداری هەیە لەسەر ژیانی زیندەوەران و بە تایبەتیش لەسەر ژیانی مرۆڤ کە ئێمەش هەموو هەدفێکمان لە پاراستنی ژینگە ئەوەیە کە مرۆڤ و هەموو زیندەوەران لە ژیانێکی سەلامەتا بن. چەند ساڵ ئێمە بە سەیاهان دووەنم زەویمان پیس کردووە و بۆتە هۆی دەرکەوتنی بۆنێکی ناخۆش و پیسکردنی ژینگەی شاری سلێمانی. هەموو ئەو خاشاکی کە لە ناوچەیە کۆکرێتەوە ئاوەڕۆیەکی یەکە و ئاوڕۆی دێتە سەر لقەکان و دواترەوە داخڵ بە ڕووبارەکان ئەبێت و بە هەمان شێوە ئاوی شارەکانیش لە ڕووبارەکانەوە بەشێکی وەرئەگیرێت، ئاوی ناو ماڵەکانیشمان بۆ پیسەکات. لەلایەنی کشت و کاڵیشەوە ئەگەر ئەم ئاوە بەکار بهێنرێ بۆ کشت و کاڵ هەندێک لەو مادانە بۆ نمونە ماوادی هایدرۆکاربۆن کە لە نەوت و مشتەقاتەکانیان هەیە تێکەڵ بۆ ئاو ببێ یان ماوادی میتاڵەکانی تیابێ ئەمە بەهۆی زنجیرەی خۆراکیەوە تێپەڕە بێت و ئەگاتە مرۆڤیش. ڕێدانی خۆڵ و خاشاک و کردنی بەژێر زەویەوە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەسەر خاک و هەوا و ئاوی ژێرزەوی ئەو ناوچەیە دەبێت و دەگوازرێتەوە بۆ ناوچەکانی دەوروبەری. ئەمەش مەترسی گەورەی بۆ سەرژیانی مرۆڤ لە ناوچەکە دروست دەکات. ڕۆژانە جارێ دوو جار بە سیارۆ دەین لەم ڕێگەیە بووینەتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی ئەمە، چون کاتێ تای سیارەکانمان کەچێتە ناو شەخەڵەکە بە سەدان ڤایرۆز هەڵەگرێت جۆرا و جۆر ڕۆژانەی بینەوە بۆ ناوشار لێرە شۆی بین بۆ گوندی گورگەچیا کە لەوەی ماوەسەن. نزیکەی 14 ساڵە بێ ئەم خەڵ و خەشاکە لێرە ئەڕژێنن. لەوە پێش ئاوهەواکەی پاک بوو، ئاوەکەی پاک بوو، ئاوی ژێرزەویەکەی زەراعەتەکەی پاک بوو. ئێستا ڕۆژ بە ڕۆژ هەتا بێ زەراعەتەکەی ئەم لاولاقی وشکەکات و ئاوەکەیشی ئاوی ژێرزەویەکەیشی پیسە بێت. لە شاری سلێمانی ناوچەی تانجەرۆ بۆتە زبڵدانی ناوەندی شارەکە کە نزیکەی 9 کیلۆمەتر لە سنتەری شارەوە دوورە، تەنانەت ئێستا وەک گەڕەکێکی سلێمانی لێ هاتووە. ڕۆژانە 1200 تۆن زبڵ لەوێ فڕێ دەدرێت و بەشێکی دەکرێت بەژێر خاکەوە. ئەمە جگە لەبوونی چەندین کارگەی کەلوپەلی بیناسازی و بەکارهێنانەوەی ڕۆنی ڕەش و گەڵڤەنایزی ئاسن و چەندینی تر لەو ناوچەیە کە پاشماوەکانیان لەوێ فڕێ دەدەن. هەموو ئەم خاشاکە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ناوچەکە دروست کردووە و بەردەوام لیتاوی ئەم پاشە ڕۆیانە دەڕژێتە ناو چەمی تانجەرۆوە. ئاوی ئەم چەمەش دەڕژێتە بەنداوی دەربەنیخانەوە کە پرۆژەی ئاوی خواردنەوەی هەموو خەڵکی دەربەنیخانی لەسرە. بەپێ یاسا نێودەوڵەتیەکان پێویستە هەموو کارگەیەک لە دامەزراندنیەوە کە مۆڵەت وەردەگرێ پێویستە استیشارە بەلایانی پەیوەندیدار بکرێ لایانی ژینگەی بکرێ کە ئەم موادە ئەوەلیانەی کە بەکاری دەهێنن چ موادێکە زائیدەن ئەو موادانەی کە وەکو پاشە ڕۆ فڕێ دەدەنە ڕووبارەوە یا فڕێ دەدەنە ژینگەوە چ جۆرە مادەیەکە یا چ جۆرە ئاوێکە. ئەمەش پێویستی بەوە هەیە لە کاتێکا ئەو ئاوێک کە فڕێ دەداتە ناو ڕووبارەکانەوە پێویستە وەک ڕۆوەتەرێک فڕێ بداتە ناو ڕووبارەکانەوە هیچ جۆرە موادێکی قورسی تەدا نەبێت.
بەڵام بەداخەوە ئەم سیستەمە نە لە کوردستان نە لە عێراقا جێبەجێ نەکراوە تا ئێستا. ئێمە لە ساڵی 2013 یەکێک مردنێکی ماسی زۆر ڕوویدا لە سەروی بەنداوی دەربەنیخانەوە کە ئەتوانین بڵێن بە هەزاران ماسی مردن. ئەو کەسانی کە پسپۆڕم لەو بوارەوە بەرپرس بوون بە دوواداچوونیان کرد و ڕاپۆرتانە دەستی ئێمە کەوتو یەکێک لە هۆکارەکان پیسبوونی ئاوەکەیە. ئێمە پیسبوونی ئاوەکەش ڕاپۆرتەکانی پێش ئەوە ئەگەڕێنەوە بۆ ناوچەی تانجەرۆ. باوەڕم نییە کە هیچ کەسێک لە دەربەنیخانە سوود لەو سەرچاو ئاوێ وەربگرێ بۆ خواردنەوە، بەڵکوم پشت بە سەرچاوی تری ئاو ئەبەستێت. دەربەنیخان بەبێ هیچ فلتەرێک تا ئێستا ئەو ئاوە دراوە بە هاوڵاتیان کە ئەمەش لە ڕاستیا زوڵمێکی گەورەیە، هەم لە هاوڵاتی دەکرێت هەم لە دانیشتوان نزیکەی 50,000 کەس لەم دەڤەرەیە سوودمەند دەبن لەو ئاوە. ئێمە بە شێوەی ڕێپیاوان بەڕێکەوتین بۆ ناوچەی تانجەرۆ و لێوە چوینە ناو ئاوەکەوە. ئەو ناوچەی کە مەسەرەن زبڵ و خاشاکی تیا بوو ئێمە پاکمان کردەوە بەرچاوی میدیاکانەوە بۆ ئەوەی پەیامێکی ناڕەزایی بە حکوومەت و بەلایانی بەرپرس بگەێنین کە پێویست ئەکات ئەم ناوچەیە پاک بکرێتەوە. تا ئێستا چەندین جارێ من بە نووسراوی فەرمی داوامان کردو لە لایەنە پەیوەندیدارەکان، چونکە لە لای ئێمە هیچ جۆرە مەختەبەرێکمان نییە بۆ فەحسکردنی ئاو تا بتوانین بڕیار بدەین لەسەرەوەی ئەم ئاوە پاکە یا پیسە بۆ خواردنەوە شیاوە یان نەشیاوە. سەرجەمە و تێستانێک کە کردومانە ئەنجامێکی دقیقمان بۆ نهاتۆتەوە تا ئێستا ئەو ماوەی 6-7 ساڵ. ساڵی 2014 لەلایەن کەرتی تایبەتەوە لە سلێمانی بەردی بناغی کارگەیەکی ڕسایکلین لە نزیک زبڵدانی تانجەرۆوە دانرا بە ناوی پرۆژەی چارەسەرکردنی خۆڵ و خاشاکی سلێمانی. ئەم کارگەیە کاری جیاکردنەوە و ڕیسایکلینی زۆربەی ئەو مادانە دەکات کە پێیان دەوترێت مادە ڕەقەکان. بەڵام بەهۆی قەیرانی دارایی کە کاریگەری تەواوی لەسەر هەرێمی کوردستان هەبوو ماوەیەکی زۆر ڕاگیرا. سەرەتای ساڵی 2019 دەست کرایەوە بە کارکردن لە پرۆژەکەدا بە مەبەستی تەواوکردنی کارگەکە. بەم پرۆژە تازەیە پرۆژەی ڕیسایکلینی خۆڵ و خاشاکی شاری سلێمانی خۆشبەختانە لە سەرەتای ساڵی 2014 دەست بەکار بووینە مۆقعە و ئیشێکی باشی تیا کرا وەکو تەحزیرکردنی مۆقع. ئەوە بوو شوێنی کارگەکە بە تەواوەتی حازر کرا و شوێنی لامفیڵیش تقریبا سیاج و ئەم شتانەی بۆ تەواو کرا. بەڵام ئەوەی کە بۆ ڕێگر لە کۆتایی ساڵی 2015 تقریبا ئیشەکە ڕاگیرا بە بۆنەی قەیرانی دارایی و شەڕی داعش کە بوو بە بەرۆکمانەوە وان نزیکەی 6 مانگە بێ دەستیان پێکرێتەوە و لە موقع تقریبا زۆربەی کارەکانی کراوە تەنها ماوە کارگەکە بێنێت. وەکو بەڕێوەبەرەتی گشتی شارەوانەکانی سلێمانی لەم مانتیقەیەکە تەشەی کاکەمەندە لێرەمان هەڵبژاردووە، ئەم زەویەمان هەڵبژاردووە لێرە لە دوای چارەسەرکردنی کێشەیەکی زۆری زەویزار. ئەم شوێنە 42 دۆنمان بۆ تهدید کردووە. ئەم 42 دۆنمە 30 دۆنمی بۆ کارگەی ڕیسایکلینەکەیە، 12 دۆنمیشی بۆ لانفیڵەکەیە. مدەی ئەم پرۆژێش 24 مانگە ئێمە لە مانگی یەکەوە دەستمان پێکردووە 3-4 مانگەکە دەستمان پێکردووە. ئەگەر بە فعلی ئیش پێکەوەی 5 مانگە ئیشمان پێکردووە. ئەم کارگەیە ئەگەر تەواو بێت ئیش و کارەکەی بریتە لە دووبارە جیاکردنەوەی ئەو خۆڵ و خاشاکەی کە لە ماڵانەوەیە. کارگەیەکە دیزاین و تەسمیم و هەمووی ئەڵمانیە و بە خۆشحاڵانەوە ئێمە دەستمان پێکردووە و زۆر بەگەرم و گوڕی ئیشی تیا ئەەکەین. 500 تن ڕیسایکلینەکە لە 16 کاتژمێرە لە 2 شەفت ئیشکردنە تقریبا لە 150 کێشەی خۆڵ و خاشاکی ئەم مانتیقەیە چارەسەرەکەین. 2 لانفیلمان هەیە لە پیرەمەگرون، لە شۆڕش هەمانە، لە چوارتا هەمانە، لە سەی سادەقیش هەمانە و لە هەڵەبجەش بەتەماین دەست پێ بکەین. ئەم لانفیلانە زۆر گرنگە چکو لەمە دو خۆڵ و خاشاک گڕی تێ بەرنایرە. گەر ئەو لانفیلانە تەواو بێ پەمڕێکی سەحیە بۆ دەیان ساڵ ئێمە ئەتوانین سوودی لێوەرگرین. لە شاری هەولێر هەوڵەکان بۆ دروستکردنی کارگەیەکی ڕیسایکلین و ڕزگاربوون لە ڕێگەی لاندفیل تەنها بیرۆکەیە و تا ئێستا چەند پرۆژەیەکیش لەلایەن کۆمپانیەکانەوە پێشکەشی حکوومەت کراوە. چەند جار تەندەرات حازر کرایە لە کنەخۆمان چەندین یعنی نووسراومان کردیە کۆمپانیای زەبەلا هاتینە لۆ ئیشەی بەزەم لەبەر قەیرانی دارایی پرۆسەکە تاکو ئێستا نەچوتە جێی بواری جێبەجێکردن. لەبەرەوەی هەر تەنها لانفیلەکە بەردەوامە. احتیمالاتی زۆرە ینی مستەقبەلێکی نزیک بچتە بواری جێبەجێکردن. ساڵی 2010 لە شاری دهۆک بە هەوڵی کۆمەڵێک خەڵکی دڵسۆز و بە سوودوەرگرتن لە زمانی وڵاتانی ئەوروپا کارگەیەکی جیاکاری و ئامادەکردنی مادەکان بۆ ڕیسایکلین دامەزرا.
لەو شارە ڕۆژانە نزیکەی 450 تۆن خۆڵ و خاشاک فڕێ دەدرێت. لەم کارگەیە جاکردنەوە بۆ زۆرینەی مادە نائۆرگانەکان دەکرێت و دەنێرێتە وڵاتانی دراوسێ تاوەکو جارێکی تر بەکار بهێنرێتەوە. بەڵام وەک خۆیان دەڵێن ئەم هەوڵەی ئەمانیش بەدەر نییە لە کەم و کوڕی و ئاوڕنەدانەوەی جددی لەم پرۆژەیە لەلایەن حکومەتەوە. یەکەمین معمل هاتە دامەزراندن لەبەرە کاشێک و مەبەش دانانەوێشیا بوو ئەو گرێشی پارێزگا دووکێ بێتە کومکردن ویچی و بهێتە باواردن دابشێوەیەکی زانستی سەردەری گەل بێتەکردن و نەبیتە کارتێکردنەکە نێگەتیڤ لە ژینگەهی نەکرد. کاریان کارگانە دوو سوودمەندی هەیە، یەکەم جانبی صحیە ئەوەی تریش جانبێکی اقتصادیە. و تەجربە ماژی لێرە پڕاستی ئەم گەشتنەوەی قەناتێک و باشترەوە ئەم ئەف معمەلەی پڕێکا کارتی تایبەت بێتە پڕێوە برن چونکە پلانەکە ئەمنوکەی جەدوایکی اقتصادی چێتیاندا بزانین چێوە ڕەزامەندیە لانی پەیوەندیدار بگیرین فێشی هەرسیان بۆ کارتی تایبەت. ئێمە بەس جوداکردنەکەی دەکەن، یعنی سۆرتینگی دەکەن. سۆرتینگ ئەم نەوع پلاستیکە بەتەنێبی، ئەمە ئاسن بەتەنێبی، ئەلەمنیۆم بەتەنێبی، دوای ئەمە لە مەوادی ئۆرگانیک ئەمە زبلێک دروست دەکەن، سەمادێکی ئەزووی جزێکی دێتە ڕیسایکلین دێ بۆهێتاکردن دیسا دێ مەفایژێواتین دێ کارتێکردنەکە کێمتر ژینگەی هەبیت. زۆربەی ئەو شتی ڕساکە بەڵام لە یەکتری جودا دەکەن ئەتمادمان لەسەر ئەم هەردوو دەوڵەتانە تورکیا و ئێرانە. تقریبا بەرمای کە ئەم بژنیت خواردنێ تقریبا 55% اش برمای کمی گلیشی اوت امرانه بکاشید کن 20% تقریبا بنا کارتون و کاغذ 10% بنا پلاستیک 3% بیت شیشه 14% بیت جورا و جورا. ئێستا ئێمە لە عریشەینە، یعنی ئێستا ئێمە لە کواشێ مەسەڵەن ئەو دوو کارگە ئێمە بە زوری بەڕێوە دەبین. ئەگەر سەردام بدەین کەفاعەتی زۆر کەم بووە لەبەرەوە 5 ساڵە پرۆژە نییە بکەین. بداية قيران وقت قيران دست بكري هر وكين همي دار وضعك اقتصادي خراب ريدا ام نشيان حكومت هرم كردستاني راتبه بدات سلفه نايكيم كرن نزدیکی 800,000 وقتێکی خەڵک ئاوەرە و پەنابەر هاتنە پارێزگای دۆ ئەڤەژێک بارە. پێشترێکە بعد بە ئاگر و دووکەلی لێبوو، ئێستا ئاگر و دووکەلی نابینی هیچ نمایە لەبەرەوە چارە سەرمان کرد. ئەو زبڵانەی لە دەرێ بوو دامان پۆش بە کاملی بەگڵ دامان پۆش، ئێستا زبڵمان نییە لە دەرێ. زبڵ ئەگە زۆر ببینێتەوە کەومبی غازی میسان دروست دەکات، غازی میسان قابلە لە بۆ گڕگرتن. لەبەر هەندێک پێشتر ئاگر هەبوو سووتان هەبوو، وەڵام ئێستا ئاگر وستانە خۆشبەختانە نەمایە، دووکەڵ نەمایە لەبەرە ئەو بۆڕیە غازەکەی لە ژێر زەوی دەینتە دەرێ لە لای زبڵەکان غاز پەنگ ناخواتەوە نامینێتەوە لۆی بتەقتەوە یان ئاگر بگریت. ماڵ نییە خۆراکی نەبێ و فرێنایەتە دەرەوە کە لیزیایە کە بەکاری ناهێنیان بە هەر شێوەیەک لە شێوەکان بێ. ئەگەر هەرێکێک لە ئێمە ئەو خۆراکانە خۆمان کە ئێستا ئەمە لە جیهانە شتێکی باوە لە ماڵانە ئینسینڕیتەر هەیە کە منجەڵێکی بچووکە بە هۆی زەختە و گەرماوە ئەتوانێت ئەو پاشماوە خۆراکیانە و بۆ بکاتەوە بە کەمپۆست، یعنی بیکاتەوە بە پەین یەکسەر بکرێتەوە باخەکە. پێویستە هەریکێک لە ئێمە وشیارێکی وامان هەبێت کە بتوانین زیاترین ئیسیفادە لە پاشماوەکان بکرێن نەوەک فڕێبیرێتەوە بۆ ژینگە. لێنێنوتی بە پێ خێزانن ئەی خۆنەوەچی زیاوە بوو سەر سفرەکە کۆ ئەەکەینەوە و ئەوەی بە خەسار ناین.
ئاژاڵەکەشمان یەک هینەکەی بە خەسار ناین پاتاڵەکەی تەرونی پێداخین و ساوەری پێکورێنین و ئەوەشی مایە و کۆیەکەینەوە و بۆ ناو زەوی و زار و عەرز و هیچی بە خەسار ناین نەوەڵا هیچ شتێ باوەڕ ناکەم بە 4 ڕۆژی تەنەکەی خۆڵ نەبوو بە بیرەوەری من هەزەفی قاقەسە بوو ئیتر لە دو ئەوەش عەلاگە پیا بوو ئیتر کە عەلاگەکەش پیا بوو خواخوامانوارە لە شار بێنەوە دووسی عەلاگان پێبێ لە خۆشی عەلاگە ئیتر ئەمان کرد بە تەیکەی نان و ئەمان کرد بە زەمیلە و ئەمان کرد بە قوڕینە و ئیتر بە خەسارمان نەیە هەتا ئەتوانی ئەو شتانی کە ئەزانی زۆر زەڕور نییە بەکاری مەهێنا ئەگەر بەکاری هێنا کەم بەکاری بێنە ڕدیوس و ئەگەر هەر ناچار بوویت و بەکاریشی هێنا ڕیوز هەوڵ بە ئەگەر دووبارە ئەتوانی بەکاری بێنیتەوە مادەکە سەیفە بە ئەوی بەکار بێتەوە ئەوە توانی دووبارە بەکاری بێنیتەوە ئەگەر نەبوو ئەو مادانەی کە ڕیسایکڵی بۆ ئەکرێت و ئەوانە بەکار بهێنرێتەوە. هەوڵی تاوامان داوە لەسەر جەم دەرگاکانمان داوە تا گەشتوینەتە لای سەرۆکی حکوومەتی هەرێم و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم و بۆ ئەوی کە فلتەرێک بۆم ئاوی دەربەنی خاندا بنرێ هاتوون بەدەم داخوازیەکانمانەوە ڕاستپاردەی کۆمپانیایەکیان کردو بە ناوی کۆمپانیای ئۆهیتان کە هەستێ بەدەست بە جێبەجێکردنی فلتەرێک بۆ ئاوی دەربەنی خان. پرۆژەی ڕیسایکلین جگە لە کەمکردنەوەی ئەو مەترسیە بۆ سەر ژیانی مرۆڤ و ژینگە سوودێکی ئێجگار گەوری لە ڕووی ئابووریشەوە هەیە. بە نمونە لە وڵاتی ئەڵمانیا داهاتی ساڵانەی بە 42 ملیارد دۆلار مەزەنە دەکرێت. کۆتایی هاتووە ئەمەی کە ئێمە خۆڵ و خاشاک بسووتێنین ئەمە کۆتایی هاتووە ئەگەر بێن سێریی ئەوەی کە باسیشم کرد سێری وڵاتە پێشکەوتەکان کە ئێستا خۆڵ و خاشاک ئەکرن وڵاتان ئەچین خۆڵ و خاشاک سوودی لێوەرەگرێت دەبێت ئەو خەڵکە هەوڵ بدات بۆ ئەوی دووبارە بەکارهێنانەوە بکات لە کۆمەڵێک لەو کەرەستانی کە دەکرێت و توانایی تیا هەیە کە ئەمەش کەمترین خەڵک بۆ نەوشایی لەسەر ئەم لایەنەش هەیە ئەو مادانەی کە ئەهێنرێتە ئەم وڵاتەوە ئەگەر کواڵەتیەکەی بەرز بێ ئەوە چ پێویست دەکا من هەموو ڕۆژێ گڵۆب بگۆڕم. کوردستان 5 میلیۆن خەڵکی تیاد ئەگەر هەفتەی کارتێکیش بەکاربێنی بزانە چەند ئەکات ئەمە بەسیترین شتە ئەمە قەڵەمە ئەمە کاغەزە ئەمە هەموو شتەکانە بێت پەروەردە مناڵانیشمان فێرکەین کە ئەویشە بکەین. ئەو شەریکەی ئەو کارگەی بڵیاو دەبێ وەرگرت لە مارکتی لەبەرەوە نەچنانەوە خۆڵ و خاش. نێوێت فێر ببنە هەمی وڵاتی فێر ببێت هەرێک میتی کارتۆنی بکەتە جێگیدا پلاستیکی بکەتە جێگیدا لاینی خواردنی بکەتە جێگیدا هەرچ نەبیت عنی یەکەم خۆتمامە دەست پێ کردە موادی طڕ یعنی خارن و مەخارن لە یەک علاقە بیت و موادی حش کارتۆن و پلاستیک و ئاسن هەمی لە یەک علاقە بیت. نەبوونی کارگەی ڕیسایکلین ینی هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی هۆکارێکە بۆ مەرگی مرۆڤەکان و مەرگی ئاژەڵەکان و مەرگی باڵندەکان و زەنگێکی مەترسیداریشە لەسەر ژیان بەگشتی. ئەبێ بە هەمومان هاوکار بین بۆ ئەوەی ژینگەیەکی پاکڕاگرین.